بەناوی خی گەورە ئمڕۆ لە نووسنگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخسیین باوکاری خێرخوازێ خی گەورە پاداشی داتەوە هەستاین بە دابشکردنی 25 میلیۆن دینار بەسەر کۆمەڵێک خەڵکی هەژار و نەداری ناوچەکە کە لە حەریر و خەلیفان و سۆران و ڕەواندوز و چۆمان و دەوروبەری گرتەوە خەڵکێکی هەژار و کەم دەرامەت لە خەڵکی بێباوک و خەڵکی هەژار هاوکاریمان کردن خی پەروەردگار پاداشتی خێری ئەو خێرخوازە بداتەوە خی پەروەردگار پاداشتی خێری هەموو خێرخوازان بداتەوە کە دەسواڵان بۆ خەڵکی هەژار و نەدار و داواکارین لەو خەڵکە دوای خێریان بۆ بکەن و خی گەورە مەوفقیان کاوە بەرەکەت بخاتە ماڵ و تەمەنیان ان شاء الله. بسم الله الرحمن الرحیم. سپاسی ئەو خێرخوازەی دەکەم بڕی 25 میلیۆن سەرخانی کردبوو فەقیر و هەژاران وەڕاستی خێرشی گەلێک گەورەیە. سپاسی مەلبەندی سۆران دەکەم سپاسی بەخشین دەکەم خی گەورە تەمە درێژیان کە یا ڕەبی. والله زۆر زەورە خوا خێرتان وسێ خاڵێتان ڕازی بەڕاستی زۆر فەقیر و هەژار هەر زۆر زۆرە و ساڵە خی گەورە پاداشتی بە خێرتان دێتەوە هەستان بە دابشکردنی ئەو یارمەتیە بەڕاستی لەوانەیە هەزاران خەڵک ئێستا هەبینان نەبی ئێوارێ بخۆ لەوانەیە هەزاران ماڵ هەبینە توان جلو بەرگ لۆ منداڵەکان دابن بکە خوا خێرتان بنووسی خوا پاداشتی بە خێرتان داتەوە ان شاء الله بیتە پێشباری دنیا و قیامەت یا ڕەبی خوا لێتان ڕازی بسەرکەوتوو بن هەموو ساڵی ئەواسە بەتە خۆراکێک و هەندێک پارە ئەوادەنە خەڵکی فەقیر و خوا خێرتان بنووسی زۆر سپاس. الحەمدولله زۆر زۆر زەرورە چونکە مامۆستا یانی ئێستا خەڵکی ئەوایە چاوەڕێ ئەوەندەی دەکاتن بۆ مناڵەکانی هەر نەبێت جلوبەرێک پێکڕێ خواردنی جەژن پێکرە بۆی چاویانە دەستی خەڵک نەبێ مناڵەکانی یعنی حەز بە لاوازی نەکەن یا ڕەبی خۆی گەورە پایدارتان کە خوا نمونەتان زیاد کە بەڕاستی ینی خەڵک پێویستی بە شتی ئەوە یا ڕەبی خۆی گەورە هەر نییە نمونەتان زیاد کە ئینشاء الله مامۆستا سەلامەت بێ یا ڕەبی.